والله كاك دكتور أبيت هتش كسل هر بواري كابت أبيت رأي دور بريشي ورقريت چونك بوي هي لو كاتاتو نتواني يكسر رأي خوب إنجا حزي كسكيش حزي لتشيبو يعني تباشيكا بس شرطنية أو كسا أو بشيج نبو إتر يعني بأمل بيت نتوانيت يعني هيتش تيك كابكا بلاي منو خندن زور رنجا كإجلان الشهادة هیچ دورێکی نییە و ئەمانە بەلای منەوە زۆر گرنگە چونکە هەر کەسێ بۆ خۆی ئەو شەهادەی هەیە ینی ئەتوانێت لە هەر بوارێکا بێت ئەو شەهادەی هەبوو یان زیاتر بخوێنێ بۆ ئەو کەسە باشە و دەوریشی هەیە. پەیامێکی جوانی گەیان بینەران ئەزیزان پەیامەکەی چی بوو؟ دەڵێت ئەگەر تۆ بە حەزێ بچیتە قسمێک اختصاسێک ئەگەر مەحەدیش بێت ئەگەر دیبلۆمیش بێت مادام حەزی خۆتە مادام خولیای خۆتە مادام ویستی خۆتە چانسی سەرکەوتنت زۆر زیاترە لە چاو ئەوەی کۆلێژێکی بەرزیش بڕۆی بەڵام حەزی خولیای خۆت نەبێت. نمونەم لایە تەلەبە هەیە خۆی حەزی لە تۆبیەکانە تۆبی عام وەری نەگرتووە بەڵام بە قسەی من و فلان و فیساری نەکرد بە قسەی خاڵی نەکرد نەچووە مەحەدێکی تۆبی هەر هیچ نەبێ مەحەدە تۆبیەکان اختصاسەکەی لە خۆیەوە نزیک بوو وتی جا خۆ من تۆب وەری نەگرتم مەجبور بوو چووە هەندەسە حەزی لە هەندەسە نییە دەسوپلی قەڵەمی نییە دەسوپلی وێنەکێشانی نییە چۆتە هەندەسەی بۆن و نە بیناکاریەوە قورسە ئیزعاجە لەسەر دیوارێکی بۆن و نە شەش بلۆکی سەری گێژە خواڵە دامگرن خەریکە ئەکەومە خوارەوە و حەزی لە نییە نەستەلەیە بەزم و ڕەزمە تااقەتی سەر مەشروع و بەزم و ڕەز بینێکەوە تەمە فەشەریێنە بۆیە 2 ساڵە 3 ساڵە منەی بینم تەخەڕوجی هەندەسەیە دینارێکی پێ نەکردو 1 دیناری ڕاوە دیناری پێ نەکردو بەزەگەرەم گەنجا بۆ قسەکەی جەنابەت ئیستیشارێکی بکردایە هەواڵێکی بپرسیایە پرسیارێکی لە چواردەوە بکردا بیوتە تۆ لەم بوارەیە تا ڕادەیەک بەڵام بەشی توبی هێشتا ماوە تۆ حەزت لە میعماریە بەڵام هێشتا هەندی هەندەسەی تر ماوە تۆ حەزت لە قانون بوو بەس هێشتا بەشێکی ترەیە تۆ حەزت لە علم نەفس بوو بەس هێشتا بەشێکی ترێ کەواتە بۆ خۆی ئیستیشارە گرنگ و مویە بۆیە وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەست خۆش بێت ئەویش ئەوەیە کە حەز بە چی دروستە بێت کە من لێرە دەمەوێت بۆ خۆی بۆ بینەر و بۆ جەنابتان ڕوون بکەمەوە یعنی زۆر جار پرسیار لە من دەکرد دکتۆر حەز بە چی دروستە بێت تەلەبەیە هاتووە تومە کچە جوانەکەم حەزت لە چی وەڵام من حەزم لە هیچ نییە نەوت چواریشیە دەوەرە قوڕی دنیا بکە بەسەر خۆ تا قوڕی لایە لە شارە زۆر بەسەرت چی لەمە دەکەی حەزی نییە نازانێ ئاخر نەوت چواریش کەم نییە بۆ معلوماتی جەنابتان و بینەران ڕەنگە هەموو ئێوەش بزانن ئەوەی نەوەت بۆ نەبەرە و ژوور بێنە ڕەنگە 100 شوێن لە کوردستانە وەریگرێ بە مەحەد و بە زانکۆوە ڕەنگە 100 شوێن وەریگرێ کەم نییە تۆ معقولە لە 100 شوێن حەزت نەبێ من چی بکەم نازانم ئەلەمەوەڵە وەڵا بە کەیف خۆت لاخێڵە بە کەیف خۆت دایە وەرە حەزەکەی لەگەڵ دکتۆرا بڕیاردە دایەش بە خۆی و بە کراسێکی کوردیەوە هات تەرتیبات کەوایەک ئەڵێ بینە کەوایەکی کوردی مە سوکاتی نییە وەکو دایکم کە وەکو ننکم کەوایەکی کوردی دەنە دایە چوزانێ ئەمە بڕیارت بۆ بدا بۆیە ئەمە پرسیارە جەوهرێکی حەز بە چی دروستە بێ بە سەردان بە هەواڵ پرسین بە خوێندنەوە بە پێشتر کۆرسێکت بینی بێ ئەم کچە جوانم ئەم خوشکە بەڕێزەم ئەگەر پێشتر چەند کۆرسێکی ڕاگەاندنی کردبێت حەزی بۆ ڕاگەاندن بۆ دروستە بێت من خەڵکەی لە کوردستانە 93 هێناوە دەڵێ دکتۆر بێجگەڕ ڕاگەاندن هیچ شوێنی ترم بۆ پڕ نەکەرەوە من نان لە ڕاگەاندن نەخۆم خەڵکەی لە کوردستانە ئیسەش دەبیرمە 90 پوین شتێکی هێناوە ئەڵێ دکتۆر ئەوەی بە خوێی چێشتیش ئەگاتە کۆمپیوتەر چکە من لە بواری کۆمپیوتەرە ئەزانم ئەتوانم ئەسپی خۆم تاودەم ئەمە گرنگە کەواتەمە حەزێکی خۆی دروستۆتە یەکێکی ترە دکتۆر شتێک بۆ نمونە پەیوەندی بە حیواناتەوە بێ ئیتریان بەیتەری یان کشت و کاڵ چکە من لەو بوارێ ئەتوانم ئیشی خۆم بکەم ئایا حەوزی ماسیە ئایا کێڵگەیەکی پەلەوەریە ئایا تەرتیباتێکە ئایا مهم لەو بوارەیە کەواتۆش خاڵێکی زۆر گرنگ و مویمە کە بە ئیستیشارە